گەشتوین بەو ڕۆژەی کە قیمەت بۆ دین نەماوە لە ناو خەڵکە، قیمەت بۆ عیلم نەماوە لە ناو خەڵکە، قیمەت بۆ ئەخلاق نەماوە. ئەخلاق یعنی هەر ئەخلاقی جوان قیمەتی نەماوە. ئێستا ئەمڕۆ تۆ بڕۆ ئەگەر ڕاستەکەی گەنجێ بینە لەو سەرجادەیە خەریکی خراپترین و قێزەونترین کارە، پێی بڵێ کاکە ئەمە مەکە، ئەمە جوان نییە، هەر مەژڵێ ئەمە حرامە و ئاەتی بۆ بینیتەوە حەدیث، هەر بڵێ وەڵی ئەمە جوان نییە، خۆزگە واو ناکرد، دەبزان چی پێڵێ تۆقە چییە؟ وەڵام من حەقمەیە لە برێ ترسم سبەینە کوڕەکەم وەکو تۆکە کە تۆ بینێ ترسم وەکو تۆی لێبێ، کەی لەسەرم زەویە نەژیایت و تێکەڵاوی کۆمەڵگای من نەبووی حەقم نییە بەسەرتەوە، بڕۆ چیەکی بیکە. جا بۆیە حەقمەیە بەڵێ، بۆی مناڵەکانی من چاو لە تۆ نەکەن، دەسەڵات منی قوفڵەکەم بڵێم نابێ بێت و بڕۆی، بۆیە نەسیحەتێک یەکەم حەقمەیە. ئەجا جگە لەوەی کە بۆ قیامەتیشە باشە ئەگەر بە قسەم بکەی، بە قسەشم ناکەی هیچ نەبێ من نایڵم لەم حاڵەتەیە بە دیار ئەم مناڵی منەوە تۆ کارە بکەی تەواو. بەڵام کە هێشتم گوێم نایە من حەقم نییە من حەقم نییە من حەقم نییە، وەختە خەڵک جورئەتی ئەبێ لەسەرکردنی. ئەگەر تۆ این کاری بکەی سەرەتا خەڵک ئەو جورئەتەی نابێ لەسەرکردنی، بەڵام ئەگەر لە سەرەتاش این کاریت نەکرد خەڵک زۆر بە جورئەتەوە دەسیاتێ کە زانی هیچ شتێ عیب نییە مشتێکە، بەڵام دە کەس شتەکەی لەلا ناشرین کرد هیچ نەبێ ڕۆ بە دزیەوەیکە، نایە لە خەڵک بیبینێ و چاوی لێ بکە و بێ بە قودوەی خەڵک. بۆیە تەنانەت یعنی ئەخلاقیش ڕەواجی نەماوە لە ناو خەڵکە، فیتڕەتی شتێک دراوە ئەویش هیچ قیمەتێکی بۆ نەهێشراوەتەوە. فیتڕەت تێکچوون نییە خەڵک داواکە کوڕ لە کوڕ مارە بکرێ، کچ لە کچ مارە بکرێ، داواکە کوڕە ڕەگەزی خۆی بگۆڕێ بە کچ بە عەمەلیات کە لە تایلەند و کوێکرێ نزیکی 20 دەفتەری تێچێ، خەڵک ئەعلەم وڵاتەی ئێمە بڕوا بۆیەوە عەمەلیاتە بکا بێتەوە، چۆن خۆی بکا بە کچ، چۆن خۆی بکا بە کوڕ؟ پرسیاری لێ بکەی بڵێ من بۆ خوا بە کچ دروستی کردوم نەمویستووە ئەچم خۆمەکەم بە کوڕ، من بۆ خوا بە کوڕ دروستی کردوم نەمویستووە ئەچم خۆمەکەم بە کچ. ئەمە ئەو پەڕی دژایەتیکردنی سروشتی خۆیەتی، یعنی خۆیەمە کە باسی غەربەکەین ئەڵێن پیسە قێزەونە گڵاوە چەند ساڵە هاوارەکەین ئەی خەڵکینە دوای مەکەون، کورە وڵی دوایمانە بکەوین ئەوەی لەناو ئەوانە وەکو فلیم باسەکرێ لەناو ئێمە ئەوێ بە حەقیقی، ئەمڕۆ هەمووی بە حەقیقی نابینین، هەر هەمووی بە حەقیقی نابینین، والله شتی وا لێرە ڕوایە بڕۆی بۆ غەربیەکانیشی بیژێڕیتەوە شۆکە بێ، دەبڕۆ دوێنێ زەلامێکەی و گوناحبار نابین دانەیەکمان لایە لە سجن دەستدرێژی کردووە سەر دوو کچی خۆی. کوا لە ناو غەربیەکانە تا ڕادێکی ئاواشتی وا بینراوە، ئەی لێین ڕۆژانە دەسەڵاتمان نییە لە لامانە. باشە کێ ئەم وڵاتی گەیان بۆ کێوای کرد لەو باهوکە کچەکانی بۆ چاوە سیرکە، یعنی بەڕاستی قیمەتیان نەهێشتوێتەوە بۆ هیچ شتێ، قیمەتیان نەهێشتوێتەوە بۆ ئینسانیەتیش تەنانەت. یعنی ئەم شەپۆلەی کە ئەوان هێناویانە کە دژی دین و ئەخلاق و عیلم و فیتڕەت و هەموو شتێکە، کاتێک کەسێکیش بەرەنگاری ئەبێتەوە قبوڵی ناکە یەکسەرەی خەنە بەرەی ئەو دیەوە مۆرە ڕەشەکەی لێن و تیرۆرستی ناوەنێن و تۆن و تیژی ناوەنێن و ئەو ناوانەی خۆیان دایان تاشیوە بۆی. لە کاتێکە هەرچیەک ڕوو ئەدا لە کوشتن، لە بەدڕەوشتیکردن، لە کوفرکردن، لە لاڕێیی و لادان، هەر هەمووی بەرهەمی ئەوانە.